بەڵێ ئەمڕۆکە سەعات 1:30 شەو ئەو حاڵەتەی ڕوودا بیانیەکەش ئەمە پێمانزانیوە لە باپشتیا کە ئەو حاڵەتەی ڕووداوە نزیکەی تل سەر ئاژەڵ مردار بووە لە ڕێی سەگە لانەکان کە ئەو حاڵەتەی ڕووداوە ئەوە جاری یەکەمیش نییە جاری دووەمیش نیە سێمیش نییە ئەوە چەندین جارە ئەو سارانە ئەو حاڵەتە ڕووەدا ئەویش لە ڕێگای ئەو سەگە بێلانانە ئەویش سەربەرشتی ئەوەی کە مەشتەرەک لێرەیە ئەو سەگە بەنە ئەو باپشتیا وەردەبن جەزەر و زیانەکانشما بخۆت بە چای خۆتانە بین ئەوە هەموو لە پێش چاوتانە ئیتکەش دەبی لایەنە پەیوەندیارەکان بەخۆ ببین وەزعەکەی ببین بزانن چی پێویستە بۆمان بکەن لەلایەن حکومەت بی لەلایەوان بێ جە هەر شتێک بی زەر و زیانەکان ئەوێ بەسەن هاتینە زەرەر و زیانی تقریبا ئەگەر حیساب بکەینەوە 47 سەرن 47 سەر ئەگەت و هەردانی نزیکی 7 ملیۆن 7 ملیۆنە بیم نابی بەس ئەتۆ هەر هەفتی دانێ چونکە هەندێک ماون ئەویشە مرن پێشتر ئێستا زەرەری 3 ملیۆن نوێکەتن 20 ڕۆژ پێشی ئێستا هەنێکە پارێکە ئەو مەسەلە بوو یعنی هەموو ساری ئەو ڕووداوە ڕووەدا ئەویش سەبەبەکە چیە سەبەکە ئەو مەشتەرەیە ئەو سەگە بێلانانە بەنە ئەو گوندەی وەرەکەی جا لەلایەن حیوان بی یان منداڵ بی یان پەلەوەەر بی ئەوانە کارەساتی سارانە نەکە ڕۆدە لێرە